آزادی 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 نتوی یکو 25 سال خواه لسر بر آبو هاتیه مشاندن شرمزار دکن وکا کتزانن 28 نه زیده تر تا آگاهی جره بر آبو تنیه گوری آگاهی کو تالیه درکتنه جاره کدن گفه کشتنه گفه جهرگیرنه لره بر آبو هاتیه خوارن ایرو روش لإمرالی تجریده کی هری گرانده مشاندن جباره بر آبو جگل قد بگه جبا گل جره بر آبو قد بگه جبا افدازه کو بسالایه هاتیه مشاندن جو آرته راگه تکوشینه گلگی برخودانیه گلگی تک ببه دخوازن ایدی او تجریده هایی ام بیشن وکه کو تجرید نینه بدن ناس گیرن لهر کس دزانه جیهان جی دزانه کو تجریده کی پرگران لإمرالی ده مشاندن ایدی نه مالبات نه محامی نه جی پارزر سروکاتی هم دیدنه که سروکاتی را ناکن دولتان ترک هر کسی که کو تنه دبیجه لإمرالی تجرید هیا دگره و دخه حفظه ده دبیجه گوتنا تجریده ایدی قدخه گوتنا اصلا ایدی قدخه جباکو سرک آبو وگه کو دیلکی نورمال وگه کو گردیکی نورمال گردیکی جرازه بدن ناس کرن تکس بند خوازن تکس نبحثا سرک آبو بکه نبحثا تجریده بکه وگه انسانکی جرازه ده حفظه ده وسا بدن خویا کرن لئیرو روش بحضاران گله کرد گله ازدی گله عرب گله خریستیان ایکو بفکر و فلسفه ربر آبو هاتیه پرورده کرن ربر آبو او رخستن کریه ربر آبو او بوی دای ناس کرن تجاری قبول ناکه او سرک آبو وگه انسان اکیش رزده جی نابینه سرک آبو سرک بالملیون انسان آیه سرک آبو انسان اکی خودی فکر و فلسفه سرک آبو نه سرک اکی نورماله جی سرک اکی نتویه سرک گلگیه سرک هر انسان اکی بندسته سرک هر انسان اکی مظلومه سرک هر انسان اکی کو حقوی هاتیه خوارن سرک کو هر انسان اکی کو راستی کم کجیه هاتیه راستی قتل عامه هاتیه سرک آبو سرک کم نتوایه سرک ایستیه سرک علویه سرک کردایه سرک هر انسان اکی کو ایرو روش نحقی له هاتیه کرن جباوه اما گله ازدیل برد بیشن تجریده کو گرانگیری لإمرالی ده مشاندن و ببر خدانی همه و بتکوشین همه و بهیز همه تک بچه هلی تالی ام بد بیشن اما شنگاله بر خوبیدن اما شنگاله بفکر و فلسفه رو بر آبا خود سر و آزاد بکن و اما با آزاد تیده جیان بکن اما همه خواهینا همه خود فراشا همه کسی که دوزا خود فراتیه شنگاله ده تو نبکن کی ده به بلا ببه چه حیزن پشتاوی ده به بلا ببه چه خیانتکارا دنام مدنینه چه خود فراشا دنام مدنینه بوی فکری بوی فلسفه اما نام خود فاقش بکن هری تالی ام بیجن بجی بر خدانا شنگاله بجی سرک آبا بجی سرک آبا بجی سرک آبو لسرید امجی به تجرید کنها لسر برابو زخت کنها لسر برابو هین دی شخص برابو دن لسر تباهیه جواکیم لسر تباهیه مروباهیه دبهنن و هم شرمزار بکن امجی وقت یکیتیا جوان نزدی وقت جوان ام دبیجن هگر ایرو گب لسر برابو هنه هگر ایرو دبیجن امیر برابو جهری بکن اب گب ام لسر خود بینن
بتایبەتیشی وەک جوواکە ئێزدی ئەف گەف ئەف ئێریش لەسەرمانە و لەسەر تەباهی مرۆڤاهیێنە لازمە هەر ئینسانێک لە هەمبەری بانگەفان لە هەمبەری بێ تەشریدا لەسەر ڕێبەر ئاپۆ بێدەنگ نەمینێ ئەف 25 ساڵن ڕێبەر ئاپۆ ڕخمی هەموو ئێریشە ڕخمی هەموو سیاسەتان لەبەر خۆددا و سەری لە هەمبەری دەولەتێن نافنەتەوەی دەولەتێن قۆپەلۆگەر دانانیە و ئێژە ئیرۆ پێدەژی بگەفێکی وسا سەری ئەمێ داناینن هەگەر ئیرۆ ئەف 9 ساڵن وەکە جوواکە ئێزدی وەکە جوانێن ئێزدی ئەم لەبێ دەرێدە دشنگاردا خوارێ خستن دەکەن لەبەر خوا دیدن و خۆت پارێزن بە فکرێ ڕێبەر ئاپۆیە ئەو ئێریشە کۆ ئیرۆ لەسەر ڕێبەر ئاپۆ هەین ئێریشێن لەسەرمانە و ئەمێن هەمبەری وان ئێریشا بێدەنگ نامینن هەگەر ئیرۆ وەکە جوان بسەدان بدەهان جوان لە دۆرە ڕێبەر ئاپۆ خواکردنە خەلەکەکە ژاکرد و لە هەمبەری تەشریدە بێدەنگ نامانە و سەری ڕاکردنە و خۆشبۆی ڕێبەر ئاپۆ فیزیکی ئازاد بکەن خۆشبۆی ڕێبەر ئاپۆ کردنە فەدا وێژە ئیرۆ پێشیدا خۆ فەدا بکەن بتایبەتیژی وەک جوانێن ئێزدی هەگەر ئیرۆ مەخو لە شنگاردا ناس کرد هەگەر ئیرۆ ئەم لە بەرامبەری هەموو ئێریشە لەسەر شنگار بێدەنگ نامان و ئەم بوونە بەرسف ژێرە بفکرێ ڕێبەر ئاپۆیە ڕێبەر ئاپۆ ژمارە وەکە جوواکە ئێزدی وەکە جوانە ئێزدی گەرەکی جودایە جبەر کو di fermana 2014 bisaya rêber apo civaka ezî li ser axa xwe ya pîroşingalê ma û hêzên me yên eskerî sazî û destgehê me li şinga de hatin avakirin bisaya fikrê rêber apo ye ji bo wê jî ne tenê îro bi vê çalakiyê em ê hetanekî ku gev li ser rêber apo hene hetanekî ku rêber apo li girtîgehê de ye hetanekî ku em rêber apo fizîkî azad nekin bi her cûre çalakî bi her cûre